وەختتان وەخێر خەڵک و کوردەوار و میدوارم لە هەر کوێیان ساق و سەلامەت بن. وا باوە وا نەقڵە کە وەختە خۆی کابرایەکی کورد بوو لەو منتەقەیە جوانڕۆ بە سەفەر چوو بەرەو مای دەشت. ئەوسا لە دەورانە قەدیمە وەختێک ئەم ماشین و سەیارە و ئەوانە نەبوو، ئەسپ حکمی سەیارەی لوکسی بوو، حکمی وەنەوشەی بوو، حکمی مارسیدس بنزی بوو. کەس ئەسپ وەکو وڵاخێکی بار هەڵگر بەکار نابە. ئەم کابرا کڕەیەکەوێتە مایشت ئەوێنەیە کابرایەک ئەسپێکی هەزوە ئەیفرۆشێ. تەبیعەتەن پرسیاری لێکات کە من مشتری ئەم ئەسپەمە و ئەتوانم غارێک لێبەم بەم ئەسپە. کابرای کوردی خەڵکی جوان ڕۆ سوارکاری نازانێت. کابرای مایشتیش ئەزانێ بەمە چەتوو نییەکە گەرە کێسی تووشی مەحلەکە و وەیشومەیکە. پێژێ ئەم ئەسپی منە وەختی هەوسارەکەی ئەکێشی ئەوێسێت. بەڕعکسەوێت ئەم کاوسارەکە ئەکێشێ ئەسپ غار ئەدا. وەختی کابرا سوار ئەوێت و سوارە ئەسپەکە ئەوێت، کاورای ساحێ و ئەسپ نەقیزەیەک ئەدا لە ئەسپەکە و ئەسپ دەرئەچێ و کاورای جوانڕۆیش هەرچی هەوسارە ئەسپەکە کێشێ ئەسپ بوێسێ، ئەسپ زیاتر غارەدا. یەکێک لە دوورۆ کە تەماشای ئەم سوارکاریەکە قاوەکە دایکم کەمە قوروانت سوار خاس، ئەی ئافرین سوار خاس. کاورای سەری ئەسپەکەیش هاوار ئەکا سوار خاس نییەم، ئەسپی ئەجەڵ هەڵی گرتگم. یعنی وە فریان بڕەسن، ئەم غار ئەیدەم و ئەم ئەسپە کە ئەڕوا لە سوارخاسیم نییە، ئەجەڵ هەڵی گرتگم، بەرەو مەرگەم وات کەوتمە ناو ئەم داوە. کە بگەنە فریایی ئێمەی کوردیش لە 100 ساڵە ڕابردوو اتفاقاتێک کە کەوت بۆمان لە سوارخاسی نەو ئەسپە ئەجەڵ هەڵمانی گرتوو. ئەوەی کە ناویان یان ڕاپەڕینە 1991 لە سوارخاسی نەبوو، ئەسپە ئەجەڵ هەڵمانی گرتوو. ڕاپەڕینە ساڵە 1991 بۆ حەلکردنە کێشەکانە کورد نەبوو و ژیانە ئینسانە کوردی نەبوو، بۆ حەلکردنە کێشەکانە دیگەران بوو، ئەوانی تر بوو. کێشەکانە کێ؟ کێشەکانە نظامە سوڵتەی جەهانی لە بەرامبەر سەدام حوسێنە سەرکێشە. کێشەکانە دەوڵەتە جوولەکەی ئانوسیە ئێرانی کە سەدام حوسێن وەکو دوژمنێکی سەرەکی گەمارۆی دابوون و تەهدیدێکی بالقووە و بالفعل بوون لە بەرامبەر دەسەڵاتە جوولەکەی ئانوسیە ئێرانی. کارتە کورد وەکو هەمیشە بەکار هێنرا و خەڵک بێ ئەوەی هیچ مشتومڕێکی کۆمەڵایەتی کردوێت، بێ ئەوەی ئاسۆیەک ببینێت، کەوتە ناوە ئەم حرەکەتە تاریخیە. لە هەموو جێگەیەکی دنیا واسە خەڵک بەعام بیر ناکاتۆ، بەڵام ژیانە ئینسان ژیانێکە کە تۆ ناچاری لە بژاردەکردن، هەر دەقیقە هەر سانیە لە بژاردەکردن و هەڵبژاردن و ئینتخابکردن. دنیای ئێمە ئەمڕۆ وا باوە و باسیەکەن کە دنیای شتومتە. دنیای شتومتیش دنیای زمانە عیلمە. لێ ئەکۆڵێتەوە ئەم دنیا لە چی دروست بووگە؟ قوانینە تەبیعی کە بەسەر ئەم دنیا حاکمە چ شکڵین؟ کەلوپەلەکان چۆن دروست ئەکرێن؟ چه قوانینێکی تەبیعی و فیزیکی بەسەر ئەمانەوە حاکمە؟ وەمە دنیایەکە کە علم دروستیەکە، بەڵام لە واقعا دنیای زیست، دنیای حیاتی ئینسان، دنیای هەڵبژاردنەکانە نەچتەکان. بۆیە مهمە کە تۆ بزانیت
لە سەردەمانێکا کە ئینسان کوردی مەغڵوب بوو بە دنیای شتەکانە و گیریا. دنیای ئینسان کوردی دنیای بژاردەکان و هەڵس و کەوتەکان بوو. تۆ چۆن هەڵس و کەوت ئەەکەی؟ ئەمەی کە تۆ بزانی کەی چۆن چ بژاردەیە بکەی و هەڵس و کەوت بکەی پێویستی بە زانینە. هەمووتان ئەزانن کە زانین تەکی نەزانینە فەرقی یەکجار زۆرە. ژیانێک کە لەسەر زانین بکرێ تەکە ژیانێک کە لەسەر نەزانین بکرێ زۆر متەفاوتە. فرە فەرقەکاتەکە یەکتریە. زۆربەی ئێمە ئەو بژاردانەی کە ئەیکەین، ئەو هەڵس و کەوتەی کە ئەیکەین دەرئەنجامی بیرۆکەی قوڵ خۆمان نییە. ئێمە کە ناچارین بژاردە بکەین هەڵبژێرین، ئەو جار دەبێ پێوانەیەکمان بێ بەم هەڵبژاردنانە. وەختێ تۆ خۆت فکر نەکەیتۆ، وەختێ تۆ خۆت بیر نەکەیتۆ بۆت هەڵ ئەبژێرێ. کێ بۆت هەڵ ئەبژێرێ؟ ڕابەرانە سیاسی، دەستگای میدیایی، دەستگای پەروەردە، سلی بریتێ دروستکراوەکان بۆت هەڵەبژێرن و تۆ ئەکەویتە داوە بژاردەکانە ئەوانە، چون تۆ خۆت بیر ناکەیتۆ. سەمەرەی ئەم تاریکیە، سەمەرەیە ئەم فەقیریە. تۆ ئەوێنی هەر کەسێک دەسی بۆ ئەوەی لەم کوردەوارە ئێمەوە بە تایبەتی کوردەوار داگیرکراو لەلایەن کۆرپۆرەیشنە عێراقی بە تەمامە باڵەکانیانەوە دەسی کە بۆ ئەوەی ئەزری کێنێ. هاوارەکە لە نائیداڵەتی، هاوار ئەکا لە برسێتی، لە نابەرابەری، هاوارەکە لە نەمانە کەرامەتە ئینسانی، هاوار ئەکا لەم گشتە فەسادە بەناوە دەوڵەتە حکوومەتە کوردیە دوفاکتۆیە ئەحزاب. بەڵام نازانێت کە ئەم حکوومەتە دەرەنجامی ئینتخابەکانە ئەو بوو، بژاردەکانە ئەو بوو، ئەو بیری لێ نەکردو. دوور نەڕۆین، با بڕۆینە سەر داستانە کەرکووک. لە بیرتان تێ وەختێک کەرکووکیان ڕادەست کرد بە پلان و تەوتە ئەوە ئینسانە کوردی ناڕەحات بوو، لە پڕێکا یەک دانە دیمەن بوو بە دیمەنە سەرەکیە میدیاکان و سۆشیال میدیاکان. لەم بشێوکە کە کەرکووک تەسلیم کراوە، لەم وەزعەکە بەسەر کەرکووک و 150 خاکی ئەم بەشە قەتیس کراوەی کوردەوارە کریاگە کابرایە کەرکووکیان نیشان ئەدا کە شکاتی ئەکرد کە مەیخانە داخلیاگن، ویسکی و عەرەقی دەست ناکەوێ بیخوا. لەو دووە عیددەیە لە سلێمانی ئەم کاورایانە دەعوەت کردە سلێمانی و ویسکیان پێدا و ئەم دانیشتنە مەشروب خۆریانە لە شەبەکەهای ئیجتیماعی و سۆشیال میدیاکانە بڵاو کردو. ئەمە کامە تەسویری لە مێشکی ئێوە چەسپاند. هەر لە دوای کەرکووک خەڵکە سلێمانی هاتە خیابان و هاتە سەر شەقام و داوای موچەی کرد. ئەم دوو تەسویرە قەرار و بە تەمامە ئەم کوردەوارە مسادرە بکرێت. کورد ئینسانێکی دائم الخەمری ئاتڵ و باتڵی سەرخۆشە، وا گەورەترین تەوهینی پێ بکەن، وا گەورەترین هەتکی لێ بکەن، خەمی ئەوەسە مەشروبی دەست ناکەوێ بیخوا. ئەمە ڕواتە خانەی کامەوە مەی حرامە بۆ سەهەندە و بێخەمان، مەستی بێخەم بۆچی بگرێ یا خەمان، ئەم شەرابە ئاڵە دەرمانی خەمە لێ حرام بێ ئەو کەسەی دەردی کەمە. کەواتە ئینسانە کوردی وەختێک گەورەترین تەوهینی پێەکەن
بە کرامەتی، بە شەخسیەتی، بە سەرزەمینی، بە دارایی، بە ئازادی بە شوێن مەیە ئەگەڕێ. دیمەنە گەورەکەی تر دیمەنە شارە سلێمانی بوو. ئەیدەیە مەردمیان هاوردووە ناوە خیابان لە وەزعێکا کە سەرزەمین لە دەستچووگە ئەمانە هاواریان ئەکرد موچە نییە. ئەمە تەسویرت گەورەی دووەم بوو. ئەم تاریکیە کەوا لە ناوە دنیای ئەمڕۆ سەمەرەی تاریکی دەروون ئێمەس. فەقر و برسیەتیە نێو شەقامەکانە سلێمانی و هەولێر و کەرکووک و خانقەین. فەساد و فەحشای ناو خیابانەکانە هەڵەبجە و سلێمانی و ڕانیە دەرەنجام تاریکیەکانە کۆڵانەکان دڵە ئێمەس. ناعەداڵەتی و فەساد دەرەنجامە بیر نەکردنەوەی ئێمەس. لە هەر کوێکە لەم کوردەوارە کە خیانەت کردیا، کە بنەمای غەڵەت دانریا، ئێمە بیرمان نەکرد و وەلێی تێپەڕین. سەمەرەکەی ئەم دنیای ئەمڕۆژەسە کە تۆ وایتیە. سەمەرەکەی دنیایەکە کە تۆ پەنگت خواردگەسۆ لە زۆڵم، پەنگت خواردگەسۆ لە تەعەدا، پەنگت خواردگەسۆ لە بێعەداڵەتی، پەنگت خوارگەسۆ لە نەمانە شەهامەت و بوێریە و نازانی بۆ حرەکەتێ دروست ناکات. چون ئێمە بژاردەکانمان و هەڵس و کەوتەکانمان بەدەستە خۆمان نەبوو، بۆیان دروست کردین. ئەوان کردیانە ناو مێشکە ئێمە وەختی خیانەت لە ئێمە ئەکرێ دەرە مەشروب واکەین، مەشروب هەڵبدەین. ئەمە گەورەترین ڕیاکشنە ئێمە، دشکردەوەی ئێمە بەرامبەر بەم کیۆس و تەوهینە سەبە ئێمە هەڵمان بژارد. ئێمە ئازاد بووین هەڵبژێرین، بڕۆین لە بەرامبەر دوژمن و سوپای دوژمنە بوێسین، یا بڕۆین سەر شوشەی شەراب وا چاوکە باودەم، سەری شوشەی شەراب وا چاوکە باودەم بای بین. یا ئەوەی کە نا، ئێمە ئەم دنیا ئاو بیوات هاوارکەین ئەی مەنافع خۆم کوە، ئەی بەشەکەی من کوە، هاوار بکەین داوای بەش بکەین تا بووین بە عیبرەتی یەکتری. وەکو چیمان لێبێ، وەکو شوانە درۆزنەکەمان لێبێ، هەرقاوکەین گورگ و گورگیش نییە. ئەو ڕۆژەی گورگ لێمان ئەدات، ئەو ڕۆژەی گورگ لێمان ئەدات کەس بە فریامان ناکەوێ. کەواتە ئەمەڵە ئێمە لە بەرامبەر یەکتریە تەئسیردا ئەنێ لەو دنیا دروسیەکەین. ئەو کاکەی کوردە ئەمڕۆ لە خیابانەکانە سلێمانی و هەولێرە، لە کەرکووک و خانەقەینە هاوارەکە، ئەژێ نان نییە بیدەم بە ژن و مناڵەکەم، ئەژێ ژنەکەم کارەکە، ئەژێ ئایلەکەم لە دەستدا و ژنەکەم تەڵاقی سەند، ئەژێ مناڵەکانم برسین نان نییە بیخۆن. ئەو ئینسانە نازانێت دەمداخستنە ئیمڕۆی لە کونج ترسەکانی خۆی و خزیانی کە ئیمڕۆ ئاواتە ژیانێکی سەربەرزە خوازێ بۆ مناڵەکانی. دنیای مناڵەکانە ئەو دنیایەکە کە ئەو بۆی بەجێی تێڵێ و بە ئیرس بەجێی تێڵێ، پڕ لە تاریکی، پڕ لە بێعەداڵەتی و زۆڵم، پڕ لە فەساد،
بۆیە جامعەیە وەختی وشیار نەبوو، جامعەیە وەختی نەیویست ئازادانە لە بەرامبەر بژاردەکان خۆیان مەسئولیەت هەڵبگرێ، هەر کە ئەڕواتە بەرەو دەورێکی باتڵ لەسەر باتڵ لەسەر باتڵ لەسەر باتڵ تکرارەکاتەوە. ئەو ئیمڕۆ بە عنوانی باوکێ، بە عنوانی هاوسەرێ، ئەناڵێنێ کە موچە نییە، نان نییە، دزیە، ئەناڵێنێت کە کەرامەت نەماگە. پێی وایە کە ئەگەر حکوومەتە حەلیم موچەی پێ بدات، منداڵەکەی بەیانی لە دنیاوی بەختەوەر ئەژیت. ئەم ئینسانە کوردیە نەیگەرەکەتە کە چارە نووسە خۆی ڕوبەڕوو بوێتەوە. ئەم ئینسانە کوردیە وەختێک حرەکەت ئەکەوێتە ڕێ کە کێشەی ئەوانی تر حەل ئەکا، نە کێشەی خۆی. ئەم ئینسانە کوردیە دائیمەن لە کێشەکانە خۆی باز ئەدا، نەیگەرەکە لەگەڵ کێشەکانە خۆی ڕوبەڕوو بوێتەوە. بەڵام ناچار ئەمە حرەکەتی مێژووە کە ئەم ئینسانە کوردیە لە جێگەی لەم مێژووە ئێشێ بۆ کێشەکان خۆی ڕوبەڕوو بێتەوە. ئەم ئینسانە کوردیە ئێشێ ئیمانی بوێت و ئێشێ معنای بۆ ژیانە خۆی دروست کردوێت و نەهێڵن بە ناوی ترس و بێ ئیمانی جورئەتی نەبێ لەگەڵ کێشەکانە خۆی ڕوبەڕوو بێتەوە. بەڵکم بچێت کێشەی ئیاڵەتە متحدەی ئەمریکا و نەزمە جەهانیە جوولەکە حەلکە، کێشەی ئیسرائیل و دەوڵەتە جوولەکەی ئانوسیە ئێرانی حەلکە، دەوڵەتە جوولەکەی خەزەریە تورکیە حەلکە. و ئەم ئینسانە کوردیە هیچ وەخت بیر لە کێشەکانە خۆی ناکاتەوە. بۆیە تۆ ئەوێنی ئەم ئینسانە کوردیە لە خلالە 100 ساڵە ڕابردوو حاڵی یەک لە دوای یەک خراوتر ئەوێ، چون ئینسانە کوردی حلالە کێشەکانە خۆی نییە. ئینسانە کوردی ئەیدەن بەگژ ئاگرا بۆ کێشەکانە ترە، خەڵکی و دەوڵەتانەتر. ئمڕۆ ئەو وڵاتەی کە پێیان ئەوت عێراق و وڵاتە دەستکردە عێراق بوو نەماگە. ئەمانە تەنانەت ناتوانن بچنە ژێرە چەترە عێراقی، ئەمانە ئمڕۆ کۆلۆنیە دەوڵەتە جوولەکەی ئانوسیە ئێرانین. ئەمەلەن لەژێر چنگە ئەون و ئیاڵەتە متحدەیە ئەمریکا سەدام حسێنی بۆ خستن و نەناوە سینێکی زێڕین دای بەدەسە جوولەکەی ئێرانی و دەوڵەتە جوولەکەی ئانوسیە ئێرانی. ئەو تەسویرە کە ئێمە فکر ناکەینەوە، من لە سنە و کرماشان و سەقز و هەمەدان و پیرانشار و مەهاباد و دیاربەکر بیر لەوە ناکەمەوە بۆ ئەم فەسادە مخابرە ئەکەن بە چاوە ئێمە و ئێمە خەریکی نەیوێنین، بۆ ئەم زریکە ئەم هاوارە لە بێعەداڵەتیە دروستی ئەکەن و ئێمە ئەیوێنین، بۆ تۆمارێک ئەکەن لە تەوهینە بە ئینسانە کوردی، بۆ ئێمە ئێژین باکوور باشوور ڕۆژهەڵات ئەمانە دەستکردی دەستگای ئیستیخباراتی و ئەمنیەتی دەوڵەتەکانە منتەقەن بۆ نابوودی ئینسانە کوردی، لەبەر ئەوەی وەختێ پارتی یەکێتی تەوهین بە نەهادە ئینسانە کوردی ئەکا. کاورای دیاربەکری و کاورای مەهابادی و کاورای ئیلامی و هەمەدانی وەکو دوژمن بنواڕێتە خەڵکە سلێمانی، خەڵکە هەولێر لە یەکتری تەنەفۆرکەین. موچەخۆرەکانە دەوڵەتە حەلیم ئەوانە نەفیتە ئێرانی ئەدەن، ئەوانە نەفیتە عێراقی ئێدەن،
ئەوانە کە منشەق ئەکەن میلەتە ئێمە و نایڵن ئێمە لە چارە نووسە خۆمانە شەریک بین. وەختێک هێمن ئێژێ مەی حرامە بۆ سەهندە و بێخەمان، مەستی بێخەم بۆچی بگرێ خەمان. ساقیە وا بادەوە وا بادەوە، ڕوو لە لای من کە بەجاومێ بادەوە. مشتری وەک من لە مەیخانە کەمن، زۆربەیان شادن بەکەیفن بێخەمن. خروجیەکەی ئەمەی کە لە مەهاباد بێژیاگە، ئەبێ بە کاورای ئارەقخۆرە کەرکووک دوای فەتحە کەرکووک و خیانەتە گەورەیە کەرکووک داوا ئەکات کە مەیخانە بەسیاگە و قاپی ئارەق دەست ناکەوێ لە کەرکووکە. تا ئەرازڵ و ئەو باشە نۆکرانە دەوڵەتە ئێرانی بە ناوی یەکێتی قاوکەن لێی بچێ لە سلێمانیە ئارەق بخوا. ئێمە لە ئارەق خواردنەوە کوردین. ئەمەم تەسویرە وەختی دروستی ئەکەن سەمەرەکەی ئەبێ بەچی؟ کێشەی دەوڵەتە ئێرانی هەل ئەبێ. دەوڵەتە ئێرانی حەلیمە کوردستانێ دروست ئەکا، مردمەکەی بە تەمامە قودرەت و ئەیان بەن بەرەو هەڵدێر، ئەیان بەن بەرەو بێدەسەڵاتی، ئەیان بەن بەرەو فەسادە ئەقڵ و زایلیە ئەقڵ، ئەیان بەن بەرەو ئەوەی کە مابەقیەی پەیکەر ئەم کوردەوارە ببێ بە دوژمنیان. وایان پێەکەن سەروەت و سامانی ئەو مردمە بە ناوی پشتیوانی کردن لە فەعالین و هەڵسوڕاوانی کۆمەلگای مەدەنی خەرجی بەکرێگیرا و دروستکراوەکانی حفاظەتی ئیتلاعاتی سپای پاسدارانەکرێ بە دۆلاری نەفتی نەفتەکەی کەرکووکۆ. ئەنستیتۆ کوردی تارانی بارامی وەڵەتبەگی پێزلەکرێ. تەواوی ئەوانەی کە NGOیان دانیا لە سنە و کرماشان و مەهاباد و نەغەدە و هەمەدان و ئیلام بە دۆلارەکانە نەوتیە حەلیمە کوردستاندایانیا. دیاردەی لەشفرۆشی زیادی کرد بە دۆلارە نەفتیەکانی پارتی و یەکێتی، ترانسپۆرتیشنە و ترانزیتە نەفت لەولاوە و سادرات و وارداتە کەنیشکە سەقزی و مەهابادی و سنەیی لەولاوە. هەم خەڵکی کوردەواری داگیرکراو لەلایەن عێراقی بە فەساد کێشان، هەم خەڵکی ئێمەی بەو فەسادە و گەندەڵیە کێشان. ئەمانە دەرەنجامی بیر نەکردنەوەی ئێمە بوو، ئەمانە دەرەنجامی ئەوە بوو کە ئێمە فکرمان نەکرد و هاوچارە نووسین، ئەمانە دەرەنجامی ئەوە بوو کە ئێمە بۆ بژاردنەکان خۆمان و هەڵسوکەوتەکان خۆمان بیرمان نەکرد و هێشتمان بیرمان بۆ بکەنەوە. و پێمان وایە ئەو پوڵەی کە لە فەساد دەرمان هاورد، ئەو نانەی کە لە فەسادا خواردمان، بەرۆکی مناڵەکانی ئێمە ناگرێ. ئێمە دنیایەکمان دروست کردگە لە بێمەعنایی، ئێمە دنیایەکمان دروست کردگە لە ئینسانی مەسرەفگەرا کەنسومەر یەکتری مەسرەفەکەن. گیا لەسەر بنچکە خۆیۆ تێتە دەر. تۆ گەرەکتە وەرزی ئەشکۆفتن و میوەدانت بوێت، گیا ئێشێ لەسەر بنچکە خۆی بێتە دەر. ڕۆ بچێ گەورە بوێ تا میوە بدات بۆ ئەوانەی داهاتوو. تۆ گیایەکە لە بن بڕی ڕیشەت دەرهاورد، ئەم گیانە وەچەکە نەمیوە ئەدا. کوردبوون کۆڵەکە و بنچکە ئینسانە کوردی بوو. سەر و پاچکیان بڕیان لێیاندا، بڕیان لەبەرەوەی تۆ بێڕێشەکەن، بێ بنەماکەن، بێ ڕیشکت بکەن. و چون ڕەوایەت جوولەکەی ئانووسی ئێرانیان لێدا،
چون ڕەوایەتە لیبرالیستیان لێدا. جەهانێک لە فەساد دروست کرد و خەڵک نەیپرسی من لەم چارە نووسە ڕەشەکە بەسەرمان هات چەند دەخیل بوو. لە جەریانە بەهارە عەرەبیە، لە جەریانە بەهارە عەرەبیە گەرچێ دەستکردە وڵاتانە غەربی بوو، ئەمما یەک ئیتفاق زۆر مهم بوو. لە ڕاپەڕینەکەی تونسە ناگەهان ڕاپەڕینە مسر دروست بوو. لەم ناوەڕاستە لیبی وەستا بوو تماشایە کرد لەگەڵ جم و جۆری کۆمەڵگای مسر و تونس. تەشەنەی ئاگرەکە لە بنقازی و کەوتە گیانە لیبیش بە ڕەوتە موسەلەحانە لە بەرامبەرە دەسەڵاتە قدرەتمەندە مەعمەر قەزافیە. ئەمە کامە پەیام بە ئێوەدا؟ ئەمە ئەو پەیامە بە ئێوەدا کە ئارامکردن و فاسدکردن کوردەوارە داگیرکراو لەلایەن کۆرپۆرێشنە عێراقی، یعنی ئارامکردن و فاسدکردنە کوردەوارە ئێمە لەلایەن کۆرپۆرێشنە ئێرانی، یعنی تەعاونیە ئێرانی، حتا خەڵکی سلێمانی فاسد بێ، حتا خەڵکی سلێمانی لە شۆڕش و مەردانگی و جوامێری دوور کەوێتەوە. ڕاپەڕین و قیام و شۆڕش و کەرامەت لە سنە و کرماشان ئەتۆری و بارەکە. بەڵام ئەگەر ڕۆڵە قارەمانەکانە ئەم بەشەی کوردەوارە ئێمە قرمەی ئاگرە چەکیان هەڵسێ لە هەڵتەکەندنە نظامە سوڵتەی جەهانیە و ئیرادەی ئەوان بەسەر خۆیانە، دەنگە ئاگرەکە لە هەمەدان و قەزوینەوە دێت. گڕە ئەم ئاگرە تا قەزوین ئەسووتێنێت. بۆیە حیمایەتکردن لە فەساد سلێمانی و هەولێر و کەرکووک و خانەقەینە، یعنی ئەمن و ئارامی لە کرماشان و لە هەمەدان و لە زەنجان و لە ورمێ و یعنی ئەمن و ئارامی لەوێ. بۆیە ئەم دەردە کاولیە و بە هەزاران هەزار ئینسان ئەو سەرزەمینە دوای ئەنفال و شیمیایی هەڵەبجە و بارزان و ڕەوی نەوەدوویەک و برسیەتی و شەڕ ناوخۆ و سەرکوب و سەرکوت و کوشتنە ئەم حیزبانە و کرێکاری و ئاوارەیی بە ئێران و بە تورکیە و بە یۆنان و بە ڕێگە پڕ لە خەتەرەکانە ئاوە گەورە و ئاوە بچووک و دەریای ئێژە و سەرگەردانیەکانە ناوە شەقامەکانە ئوروپا دەرئەنجامە بژاردەی دروست نەکردنە ئێمە لەسەر وشیاوی بوو، هەڵنەگرتنە مەسئولیەت لەلایەنە ئێمە بوو. ئێمە نەمانگەرەکە لەگەڵ چارەی خۆمانە ڕوبەڕوو بووینەوە. ئێمە گەرەکمانە خۆمان بخەڵەتێنین چاوەڕوانە کەرەمە سوڵتانین لوقمەنانی خاتە بەرمانەوە. ئێمە نەمانگەرەکە سەر و ماڵ بەینە دەسۆ، ئێمە نەمانگەرەکە چەک بگرینە دەسۆ قارەمانانە لە بەرامبەر ئیرادەی دنیا بوێسین کاتکە ئێمە نابوت کە. بەڵام تۆ ئەوێنی مەرگێکی خامۆش لە فەسادا خەریکی نەکەین. تۆ ئەوێنی فەساد تا عمق وجود ئێمەی داڕزاندگە تاریکیەکانت دەروونمان ئەو جێگانەی کە ئێمە مەشێ شەهامەتمان وایە و نەمان بوو، ئەو جێگانەی کە ئێشێ ئێمە هەڵوێستمان بگرتایە و نەمانزانی چۆن هەڵوێست بگرین. هەر ئەوانەم ڕۆ بووگن بە تاریکیەکانە شەقامەکانە سلێمانی، بووگن بە برسیەتی مناڵە چاوکاڵە کەرکووکی، بووگن بە فەساد و فەقر و فاحشەگی ئینسانە سنەیی و کرماشانی. ئەمە چارەنووسە
مشترك و هاوچارە نووسی ئێمە بوو وا خەریکین لە فەسادێکا کە بۆمانیان دروست کردگە ئەو قەبین و ئەو قەبین و ئەو قەبین ئێمە ترسیان ڕوبەڕوو بووینەوە چون ئیمانیان تێمانە نەهێشت چون ئەم بنچینە و ڕیشکە کوردیانە وشکاند نەوتیان کردە پای وشکیا و ئێمە نەمانتوانی لەسەر بنەڕەتە خۆمان و لەسەر ڕیشەی خۆمان وەچ بدەین منحرفیان کرد ئەگەر ئێمە زانیمان بێدەنگیە ئێمە و حرەکەتکردن لەسەر ئەو بڕیارانەی وا نظامە سوڵتەی جەهانی بۆ ئینسانە کوردی کردی و ئێمە بەرامبەر بە چارەنووس ئینسانە کوردی لە دروست خۆرماتووە لە مووسڵە لە کفری و کەلار و خانەخەینە بێتەفاوت بووین ئێمە بەرامبەر بەو گەندەڵی و فەسادەی وا لە کوردەواری داگیرکراو لەلایەن عێراقا تەحتەناوە حکوومەتە حەلیم کردیا فاسدانە پشتیوانیمان کرد لە مەسعود بارزانی و لە جەلالە تاڵەبانی تەحتەناوە گفتمانە کوردیە ئەحزابە ئێرانی و بووین بە دەستگای سیخڕ و ئاسایش و پاراستن و بووین بە پێشکەشکارە میدیایی تەلەڤیزیۆنەکانیان استفراقمان کردە ناوە مێشکە ئینسانە کوردی لە هەولێر و لە خانەقەین و لە کەرکووکە ئێمە لەو فەسادە شەریک بووین وەکو ئینسانە کوردیە کرماشانی و سنەیی و مەهابادی ئێمە بیرمان نەکرد و چارەنووسە ئەوان چارەنووسە ئێمەس و ڕزگاری ئەوان و کوردیەت ئەوان کوردیەتە ئێمەس ئێمە ئەوان وەختێ لە ڕەوەکەینەوە دوویەکە کەوتنە بەر تەهدیدە دەوڵەتە ئێرانی مەشیە هێزە دەوڵەتە ئێرانیمان لە دەروازەکانە قزوینەوە بدایە بە عەرزە کە ئیمڕۆ ڕۆڵەی سلێمانی و هەولێر و دهۆک و خانەقەی نەترسێلەوەی کە دەوڵەتە ئێرانی سنووری لێداخا و پەلاماریەدا بیزانە جبهەی شەڕتارانە بیزانە جبهەی شەڕکەرەجە بیزانایە ڕۆڵەی کرماشانی و هەمەدانی و سنەیی و سنقوری و ئیلامی لە بەرامبەریان ناوێسیاگە و خەت دفاع دڵە کەرکووک نییە وەختێ بە هەزاران هەزار ڕۆڵەی سنەیی و سەقزی مەهابادی لە دەروازەکانە بەغا پۆتینیان خستە دەمە وڵاتانە داگیرکەر ئەم سەرزەمینە کوردەوارە ئەو جار ئیتحادە ملی و چارەی ملی و گەشانەوەی ملی و هاتنەوەی بنەچەقە ئینسانە کوردی و ڕیشەی کوردی هاتۆ ئەو جار بە مەلاین ڕۆڵەی قارەمان لە دڵ ئەم میلەتە ئەهات کە مەشعەلە ڕزگاری و مەشخەڵە ڕزگاریە بەشەریەتی و کوردیەتی پێبوو ئەمڕۆ خەڵکی ئێمەیان ترساندگە و خەساندگیانە بۆی ئێمە بیر ناکەینەوە دنیای ئێمە دنیای هەڵس و کەوتە نە دنیای شتومت ئەوەی کە حیاتی ئینسان دروست ئەکا دنیای بڕیاردان و شتومتە بڕیاردان و هەڵس و کەوتە نەک دنیای شتومت ئەوەی کە بە درێژایی مێژووەم ئینسانە کوردیە خوڵقاند و هاوردیە دەرەوە دنیای هەڵس و کەوتەکان بوو ئێمە مەغڵوب دنیای شتومت بووین بۆیە دنیای شتومت فەسادی بۆمان هاورد بە ئێمەیان وت مەسرفکە و بکڕە و بەکار بێنە تا حاڵە خاز بوێ ئایفۆنی نۆ ئەسێنی حاڵە خاز نییە چون ئایفۆنی دە هاتکە ئایفۆنی دە ئەسێنی حاڵە خاز نییە وەنەوشە نییە وەنەوشە ئەسێنی حاڵە خاز نییە کەنیشکی زەریفە لەلا نییە کەنیشکی زەریفیش فەقەت بە سوورەتە واژەن ئەیوێنیت نە ئینسانێک ناو چارەنووسێک نە مەوجودێک نە ئەگزیستێک ئەو تۆ وەکو دێوی ناوی چراوی جادوو ئەوێنێت و پێی وایە ئێشێ ئەمریکا و تۆ تەنفیزیکەی چون واژەنە
تۆیش فکرەکەی ئەو فەقەت واژەنە وێژێ بیکڕی وەلەگرا پوڵ ئەوێ بە عاملێک کە تۆ بە دزی بە حیزی بە خیانەت بە چەتەیی بە پیا و کوشتن بە بێکەرامەتی حازری بەدەستی بێری تا مەسرەف ئێمەی سنەی ئێمەی کرماشانی ئێمەی مەهابادی و بۆکانی و نەغەدەیی ئێمەی هەمەدانی ئێمەی ئیلامی ئێمەی تووسرکانی ئێمە لەبەر ئەو دۆلارانە تحتی ناوی کوردیەت جامانەی زەردی بارزانی خائنی دروستکراوی دەستی کۆرپۆرێشنەکانی منتەقەمان کردە سەر هەڵقوڵیاین و پێمان وت سەرۆک و بوو بە مەراقە ئینسانە کۆیە ئینسانە کوردیە هەولێری بوو بە مەراق ئینسانە کوردیە سلێمانەیی و هەڵەبجەیی دانەیە سنەیی چوو هەڵی خستۆ بۆ مەلا بەختیار لەبەرەوەی دەفتەرێ دۆلاری پێبا NGO دابنێت و لە ڕۆژنامەکانە شروعی کرد بە هەڵدان بە باڵای حکوومەتە حەلیمە کوردستان و ئەمە دەرەنجامەکەی بەرەو ئەم ئاقارە نابوودیە ئەچێت نە تۆ لە سلێمانی ئارامی و نە ئێمە لە کرماشان پاڵمانداگەسۆ دنیا گەلە کۆمەی لێمان کردگە و خۆشمان دەممان خسکەسە ناوە دەمارەکانی یەکتریوە وەکو زالو وەکو ئەنگەڵ خەریکین لە یەکتری ئەخۆین ئەو کوردەوارە ئەو سلێمانیە ئەو هەڵەبجە ئەو هەولێرە ڕۆڵەکانی ئەمڕۆ پێویستیان بە مەچەکە ئینسان کوردیە تا بەسەر ئەم ترسا بەسەر ئەم وەیشومە بەناوە دەوڵەتە حەلیم فائق بوون تا بتوانن قیام مسلحانە بکەن لە بنەڕەت و بنیاد و تەمامی تەوتەکان بەر عەلەیهە بەختەوەری و کوردبوون ئینسانە کوردی بسێنن واجبە سەرشانە دانەبەدانەی ئێمە بوو هاوچەرخی و هاوچارەنووسی پەیوەندی ئەم سەرزەمینمانە نەپچڕێیە ئەوانەی ڕۆژهەڵات و باکوور و باشوور ئەکەن ئەوانەی تەحتەناوە ئەمە خەسارە گەورەتاندا لە پەیکەرە ئینسانە کوردی و وەهمتان دروست کرد و باعثە تەنەفر ئینسانە سنەیی بوون لە سلێمانەی و سلێمانەیی لە سنەی و هەولێری لە کرماشانی و کرماشانی لە هەولێری چون ئەمانە هیچ کامیان ڕاست نەبوون کوردەوار مڵکە مشاع ئینسانە کوردیە تحویلدانە کەرکووک عینە خیانەت بوو ئەبوایە بە هەزاران ڕۆڵەی کرماشانی و مەهابادی لەو کەرکووکە خوێنی بڕژایە سەر ئەو خاکە و ئیجازەی نەدایە بە داگیرکەرانم سەرزەمینە قاچی تێبخەن خۆمان کشاندە دواوە نەبووین بە ساحەوی مەسئول نەبووین ئێمە مقەسر بووین لە هەڵقونکێ لەبەرە دەستگای پاراستن پارتی بۆ هەندێ دۆلار تاکی بەڕێزم ئەوە سیستەمە هاتکە نێڵێ من و تۆ بیرکەینەوە سیستەمە هاتکە نێڵێ من و تۆ هاوچارە نووس بین ئێستا من قسەت بۆ ئەکەم کابرا نووسێ بچۆ کاورای حیزە ئێرانی من عێراقیم ئەوە موچە خۆرە حەلیمە کوردستانە ئەوە مەئمورە ئەمنیەتیە دەوڵەتە ئێرانیە ئەو بێشەرەفەسە لە ڕۆ ئێژێ باکوور و باشوور و ڕۆژهەڵات لە ژێرۆ بە تەور کەوت کەسە گیانە ئەم جەهانە کوردی و ئینسانە کوردیە ئەوە وا کاک مستەفادا بەدەسەوە ئەوە وا سڵێمانە موعینی ئەکوژێت ئەوە وا دکتور شوان ئەکوژێت ئەمانە نەکە کەوتگنە ناوە ئەم جامعەی ئێمە و ئێمە نەمانزانی چۆن هەڵس و کەوتکەین نەمانزانی لەبەرەوەی بیرمان نەکردو لەبەرەوەی هێشتمان بیرمان بۆ بکەن و بژاردەمان بۆ بکەن بەڵام من ئێرادەم نادەم بەدەست ئەوەی کە تۆ بژاردە بۆ من بکەی تەحتەناو ڕەهبەرێک کە هیچ عەقڵێکی تیا نییە ڕەهبەرێک کە معلوم نییە کێ دروستی کردەگە ڕەهبەرێک کە معلوم نییە چۆن وا لە ئەوێ من ئیمڕۆ چۆن هاوچارە نووس نییەم تەکە ڕۆڵەیەکی هەڵەبجەی و تەکە ڕۆڵەیەکی خانەقەی نییە چۆن ئیمڕۆ لەمە ئاساتە ئەوانیم و ئەو نەکریاگە
بەداوێک ئەم سەرزەمینیە پێنابوو بکەن ئەو کاوراوە خەریکە فاسدی ئەکەن خۆی نازانێ بۆ فاسدی ئەکەن. لەذا زەرورەتە ڕاپەڕینێکی کوردی بۆ هەڵتەکەندنە بنیادە ئەم فەسادە هاوکات ئەدەی لەسەر ڕەش و هاوکات ئەدەی لە مەسیف سەڵاح الدین و قەڵا چۆلان ئێشێ بەی لە کۆیە و زەڕوێزیش ئێشێ نێڵی یەکدانە لەم کارمەندانە موچە خۆرانەی دەوڵەتانە منتەقە بەدەستۆ دەرچن. ئێشێ نێڵی وەختێک پارتی کەم تێرێت حیزە دموکراتە بۆ بکاتە دەرەوە خەڵکی کۆیەت بۆ بکوژێ. ئەوانەی کۆمەڵەت بۆ بکاتە دەرەوە خەڵکی سلێمانیت پێ بکوژێ بۆ بکوژێ. ئەم داستانە نەخوەتە ئێشێ لە جێگەیەکە بیشکێنیت بیهاڕیت. چارەنووسە ئێمە گریە دریاگە بە یەکتری وەمە سەرزەمینە ئێمەس وڕاپەڕین لە کوردەواری داگیرکرا و ژێر دەستە کۆرپۆرێشنە عێراقی وا لە ئەولەویەت و فەوریەتە ئیقدام ئینسانە کوردیە. بۆیە ئێمە دیبەیتەکانە داهاتوومان لەسەر چۆنیەتی ئەم قیامە و ئەم ڕاپەڕینە دائەنین لە بەرامبەر ئەوانەی کە بڕیاریاندا تا ئێستا بۆ ئینسانە کوردی وەکو قسەی باوە ناوە خەڵک، وەکو ئەقڵە سەلیم، وەکو دەستگاهای پڕۆپاگاندا و میدیایی، وەکو ئستدلالهای حکوومەتی، وەکو کارکرد و دەستەکانە حکوومەتەکانە ناوچە لە ناو ئەم سەرزەمینە کوردەوارە دانە بەدانەی بەڕەسیەکەین هەڵی ئەتەکێنین تا ئینسانە کوردی لە ڕوبەڕووبوونەوەتە کە خۆیان هەڵبژێرێت یەکبار لەم تاریخە هەڵبژێرێ و لەگەڵ چارەنووسە خۆی و لەگەڵ کێشەکانە خۆیان ڕوبەڕوو بێتەوە مەردانە و ئینسانی ڕوبەڕوو بێتەوە و نەهێڵێت مەرگێکی نگریسی چەپەڵی قێزەوەنی بۆ دروستکەن، مەرگێکی کوردی، مەرگێکی قارەمانانەی کوردی بکات ئەگەر قەرارە مەرگ بکات. ئەو تاریخ و شوێنە مەرگەکەی خۆی دابنێت و ئەو مەرگە سات بخڵقێنێ بۆ دوژمنەکەی و ئەو دەست بنێتە بینە قاقاوی دوژمنەکەی. بۆیە ڕاپەڕینە کوردەوار سەربەخۆ باوەڕیەوەسە ئەندێشەی ئینسانە کوردی و بیرە ئینسانە کوردی، خزاندنە ئینسانە کوردی لە ناوە دەروونە خۆی و بیرکردنەوە لەسەر هەڵسو کەوتەکانی ئەتوانێت ڕەوتی هەڵسو کەوت و بژاردەی ئینسانە کوردی لە هەولێر و سلێمانی و خانەقەین و کەرکووکە بگۆڕێت. بزانێ لە کامە ساتا لە بەرامبەر کامە هجووم و حەجمەی دوژمنانە چۆن هەڵسو کەوتکە سەرە شوشەی شەراب و چاکە بادات یا میلە ئەسڵحەکەی بێرێتەوە کەوشەکانی هەڵکێشێ و لە بەرامبەر ئەوانە بوێسێت وا هاتکن قەدەر و سەروەری و گەورەیی و ئەو وجود ئینسانیە بەبەندی بکێشن و بیکەنە کۆیلە و بیکەنە نەوکەر و بیکەنە عنتەرە بەردەست خۆیان. ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ مەشخەڵە ئەم ئاگرە هەڵەسێنێت و بیری ئینقلابیە، بیری ئینقلابیەکە کە زیادەت ئەکا لە دەروون هەر ئینسانێکە و ئەمە ئینسانە کوردیە کە بڕیار ئەدا و هەڵسو کەوت ئەکا. بۆیە ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ هیچ کاتێ ڕێکخراوەی دروست نەکرد. ئێمە دانە بەدانەمان هێزە ئینسانین، ئێمە دانە بەدانەمان دەبێ بڕیار بدەین و مەسئولیەت بگرین لە بەرامبەرە چارەنووس و ئێستە و داهاتووی ئێمە. بۆیە ئەرکی ئەوەڵی سەرشانی ئێمە دان لە تەسویرە فاسد حکوومەتە حەلیمە، ئەو حکوومەتەی وا تەسویری دروست کرد و هەڵسوکەوتی بۆ ئێمە دانا کە ئێمە لا شعور ئەو جۆرەی کە ئەوانە تەحتە ناوە کورد قسە ئەکەن هەڵسوکەوتکەین قسە بکەین. وە تۆ ئەوێنی هەرچی لەوێ کریا بە باو لای ئێمەش کریا بە باو، هەر جۆری ئەوان قسەیان کرد لای ئێمەش خەڵک قسەی کرد،
هەر جۆرێ ئەوان هەڵسو کەوتیان کرد لای ئێمەش هەڵسو کەوتیان کرد. ئەگەر ئیمڕۆ ئەوان ئەوقە ئەم دەریا بووگن ناتوانن لێ بێنە دەرەوە، ئەگەر ئیمڕۆ گەمارۆکەیان تەنگتر بووگە و جیلێک لە عەقڵی فاسد دروست کریاگە، ئەوە مەئموریەتە هەر تاکە کوردیە. قاچی بۆ دابنێت بێتە مەیدانەوە لە بەرامبەر ئەمانە بوێسیت. تاو ڕێگایەکی سەختمان لەبەرە، بەڵام ڕاپەڕین هەر دەقیقە هەر سانیە ئیمکانی هەز ڕوو بدات. و ئێمە تەواوە تەلاشە خۆمانەکەین ئینسانە کوردی لە ماواجهەتەکە کێشەکانە بڕیار دروست بدا، بڕیار لەسەر عەقڵ بدا. زانین و نەزانین فەرقی هەست. ژیان لە زانینە تەکە ژیان لە نەزانینە فەرقەکە. بۆ ئێمە وایان دروست کرد کە ژیانە لە نەزانینە بکەین، کە ئێمە لە ناو ترسا بژین، کە ئێمە یەهۆ نەمرین، وردە وردە لە فەسادا بمرین، بە خیفەت بمرین، بە چکۆلەیی بمرین، بە بێئەرزشی و بە حقارەت بمرین، نە بە قارەمانێتی، نە بە کوردی بوون، نە بە فەخر، نە ئەبووە ئێمە قارەمانە مەیدانە شەڕ بواین، ئێمە دەبوایە قارەمانەکانە ناوە تەختەخاو بواین. یارانە ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ، ئەرکی ئەوەڵیەی ئێوە تەپشیر وشیارکردنەوە هاوکات دانە لە تەوتەئەکانە حکوومەتە حەلیمە کوردستان و هەڵگیرساندنە ئاگرە شۆڕەشە گەورەس لەم سەرزەمینە بە ئیرادەی ئەم ملەتە و هەڵگیرسانە شۆڕەشێک کە تەواوە منتەقەی تیا ئەوات. ئەگەر ئەم ئتفاقە کەفت ئینسانە سلێمانەیی لە قەزوێنەوە پارێزریاگە. دەوڵەتە جوولەکەی ئێرانی لە تارانەوە ئەخەین و تاران مڵکە ئێمەس و ناڵین دانەیە کاربەدەستە جوولەکەی ئانووسی تەحتە ناوە کۆرپۆرەیشنە ئێرانی ئەم سەرزەمینە کوردەوارە ئێمە حەپەلووشکا و بیخوات. هەموو میلەتێک لە چرکەیەک لە مێژووە هەڵەسێ وەختێک کە خەریکە نابوو دەوێت. هەموو گەردەنکەشەکانە تاریخیش بەدەستی قەومێکی گومنام و لەبەین چوون. ئەگەر ئەم تاریخە جوولەکە نویسە باوەڕ بکەن، ئەمە عەرەبە عەرەبستان بوو و ڕۆمیدا بە عەرزە. ئەگەر ئەم تاریخە باوەڕ بکەن، ئەمە چەنگیز بوو و پشتە خولەفای عەباسیدا بە عەرزە. هەموو ساتێ لەم تاریخە میلەتێ پەیدا ئەوێت و ئەوانەی فرە ملهۆڕن، فرە غەڕابووگن بەسەر فەسادە خۆیانە نابوودیانەکە و ئەم جارە قورعە بە ناو ئینسانە کوردی کەوت. داسایۆفسکی یەکێ لە گەورەترین نووسەرانە دنیا و زیگمۆند فرۆید ئەکسەری کارەکانی بە خوێندنەوەی ڕۆمانەکانە داسایۆفسکی دانیا و فرە پێشتر لە زیگمۆند فرۆید مەسائل دەرونیە ئینسانی کەشف کرد و بە قەڵەمی هاورد. ژیانێکی پڕڕەنجی کرد داسایۆفسکی، لە ناو ڕەنج و نەهامەت و فەقر و فەلاکەتە ژیانی کرد. ئەم ژیانە سەختەی ئێمە ئینسان و کوردی و ئەم سەرزەمینە کوردەوارە بێسەمەر نەبوو. لەبەر ئەوەی بتوانین ئەم قاتی و قڕیە بەشەریەتە لەم دنیا دوای ئەم ڕەنجە گەورانە و ئەمەی کە ئەم سەرزەمینە ئێمە کریا بە جەهەنەم و ئێمە بووین بە جەهەنەمیان، ئێمە بیگۆڕین. لە ناوە دڵە ئەم ڕەنجانە ژیان تێتە دەرەوە،
لەزەت تێتە دەرەوە، عەزەمەت و گەورەیی و سەروەری و سوژەیی تێتە دەرەوە. بۆیە ئێمە ئەزانین ئینسان کوردی وەم سەرزەمینە مقدسە کوردەوارە تەحەول و گۆڕانە گەورەی جەهانی ئەکات و لەم کوردەوارە دەست پێیەکە. ڕاپەڕین لە حەلیمە کوردستان لە کوردەواری داگیرکراو لەلایەن عێراق و ئەرکی سەرشانی هەر تاکێکی ئینسانی کوردیە. ئەوانەی لە سلێمانی ڕژانە سەرشەقام دەبێ بە هەزاران هەزار ڕۆڵەی مەهابادی و سنەی و سەقزی و مەریوانی لەناوە ئەو قیامە بوێت و مەوجود بوێت کە سەرزەمینە ئێمەس. ئەوانەی تەحتە ناوە خەڵکە کوردەوارەکەی بەشە داگیرکراوە لای ئێران بن، جامانەیان هەڵکرد بۆ بارزانی، سووڕیان دا بە دەورە یەکێتی. ئەمانە ئەواملە سپای پاسدارانن و بەدەستە خۆمان ئەخنکێن ویان خنکێنین. خوێنە تەواوە ئەو پاراستن و ئاسایشانەی وا بۆکانین و مەهابادین و سنەین و کرماشانین مباحە خەڵکی کوردەوار ئەوە تانوانە ئەوێ و هەمان مەعامڵەیان تەکا بکەن واتە و دار و دەسەی بارزانی و یەکێتی و پارتیەیکەن. و ئێمە ئیجازە نادەین بە مەچەکەکانە و بە تەفرەقەیەکە لە ناوە ئینسانە کوردیا دروستیان کردکە ئینسانە کوردی پێسەر کوت و فاسد بکەن. بۆیە ئەرکی ڕاپەڕین لە کوردەواری داگیرکراو لەلایەن عێراق و یەکەم ئەولەویەت و یەکەم فەوریەتە کە ئێشە جێبەجێ بکەین. بە هەڵگیرسانە ئەو قیامە دەوڵەتە جوولەکەی ئانوسیش ئەخەین و وەکو چۆن گڕیدا مەسر و تونس لیبیان گڕدا، ئاوا سلێمانی و هەولێر ئەم کوردەوارە و ئەم دوژمنانە گەڕەدن لای ئێوە.